زیندانیەک دەبێتە هۆی موسڵمانبوونی 500 کەس. زیندان وەها ناسراوە شوێنی خراپەکارانە، بەڵام مەرج نییە هەموو کات ڕاست بێ. هەندێک جار زیندان دەبێتە هۆی بەخۆداچوونەوە و وازهێنان لەو هەڵانەی ئەنجام دراوە. بەڵام ئەی بۆچوونت چی دەبێ ئەگەر زیندان ببێتە هۆی هیدایەتی ڕێگەی ڕاست با مرۆڤ؟ گەنجێکی عەرەب باستەم لێکراوی دەخرێتە زیندانەوە لە ئەمریکا. لەسەر دەستی ئەو 500 زیندانی ئەمریکی موسڵمان دەبن. چیرۆکێکی نزیکتر لە خەیاڵ، چیرۆکی کوێتی یاسر بەحری. لە ساڵی 2001دا بۆ مەبەستی خوێندن کۆچ دەکات بۆ ئەمریکا. لەوێ کۆمەڵێک کاری سەرکەوتوانە دادەمەزرێنێ. یەکێک لە کارەکانی دامەزراندنی قاوەخانەیەکی بەناوبانگ دەبێت لە فلۆریدا. لە ساڵی 2007دا تۆمەتبار دەکرێ بعد دەستدرێژی کردنە سەر کچێک کە لە قاوەخانەکەی ئەودا کار دەکات. سەرباری ئەوەی یاسر بێتاوانی خۆی لەو مەسەلەیەدا سەلماند و بەڵگەی پێویستی بە دادگا بەخشی، بەڵام لەگەڵ ئەوەشدا 15 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. لەو ماوەیەدا بۆ 7 زیندان گواستیانەوە. لەو ماوەیەدا خۆی فێری چەند زمانێک کرد، چەندین کتێبیشی نووسی. لە هەموو ئەوانە گرنگتر ڕێگای هیدایەت و ئیسلامی پیشانی 500 زیندانی تردا. لەو زیندانانەدا چەند کتێبخانەیەکی ئیسلامی دامەزران. یاسر لە دوای ئازادبوونی کەناڵێکی یوتیوبی دامەزراند و ئەزمونەکانی خۆی بە شێوەی ڤیدیۆیی باز دەکات. کەواتە ئەگەر تووشی حاڵەتێکی هاوشێوەی یاسر بوویت بێهیوا مەبە، چونکە لەوانەیە لەسەر دەستی تۆدا چەندین کەس ڕێگای هیدایەت وەربگرن.